خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. خەڵک بە دوو دڵیەوە چاوەڕوانی ئەوەیە کە بزانێت ئاخۆ چارەنووسی ژیان و گوزەرانیان لە ساڵ هەرێمی کوردستان بەدەست ڕێککەوتن و ڕێکنەکەوتن لەگەڵ بەغدا بەرەوکوێ هەنگاو دەنێت. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە پاڵپشتی هێز و لایەنە سیاسیەکانی دەرەوەی حکوومەتیش بتوانێت لە پرۆژە یاساکەی بودجەدا بگاتە ڕێککەوتنێک کە بۆ هەردوو لا سوود بەخش بێت، ئەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر لە قەیرانی بێموچەیی دەربازیان دەبێت. بەڵام ئەگەر بێت وەکو هاوڵاتیان دەڵێن ڕێککەوتن نەکرێت یاخۆت پرۆژە یاساکە تێپەڕ نەچێت بە بەرژەوەندی کورد، ئەوە خەڵکی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی تر دەبێتەوە لە ساڵی 2021دا. ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنە جیاجیاکان هەوڵەکانیان چی دەبێت بۆ ئەوەی بتوانن لە بەرژەوەندی خەڵکی کوردستان پرۆژەکە تێپەڕێت؟ چی هاوکاری ئەوان و پاڵپشتی ئەوانەکات؟ چۆن بتواندرێت ژیان و گوزەرانی خەڵک باشتر بکرێت و هەواڵەکانی موچە هێندەی نەهاتنی موچە خەڵک بێزارتر نەکات؟ هەموو ئەوانە لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر موسەنا ئەمین، ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی گرتووی ئیسلامی کوردستان، هاوکات ئەندامی هاوپەیمانی هیوای کوردستانی. دکتۆر زۆر بەخێر. سپاس کە ئامادەی. برای بەڕێزی عەزیز، پێش ئەوەی هیچ پرسیارێک بکەم، ڤیدیۆیەکی ساڵی 2016 لە 27 سپتێمبەر کە هەر لەگەڵ بەڕێستا 2016 بەرنامەیەکمان کردووە، تۆ ئاوە ئەڵێیت لەناو خۆمانە ئیلابی ئەم حکوومەتە بە گفتوگۆ بێت، ئەم حکوومەتە وا لێ بکەین ئەم چارەسەرە بۆ خەڵک بکە لێرەوە ئەمە ڕاگەێنم کە کەواتە ئەمە دکتۆر بەختیارە وشار ئەندام پەرلەمانی ئێستا تۆ ئەڵێی ئەبێ لەناو خۆمانە ڕێککەوین چارەسەر بدۆزینەوە، یان ئەم حکوومەتە یان لەگەڵ بەغا ڕێکەوین یان چارەسەرێک بۆ ژیانی ئەو خەڵکە بدۆزینەوە. ئەمە 2016 ئێستا بەڕێز دکتۆر ئەڵێ چی؟ سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ کورسات و بینەرانی کورسات. لە ڕاستیدا ئێستاش هەر ئەو خیارە هەر بەردەستە و بەداخەوە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هەوڵێکی جددی نەداوە نەبەوەی چاکسازیێکی ناوخۆیی بکە یا حکومڕانێکی تەندروست بکە کە یعنی مۆدێلی زۆر هەیە لە دنیا، ژمارەی زۆرتر لە خەڵکی هەرێم بە ئیمکانیاتی زۆر کەمتر لە هەرێم، بەڵام بە حکومڕانێکی تەندروست توانراوە کە بناغەیەکی ئابووری بەهێز دروست کرێ کە حکوومەتەکە مەجبور نەبێ ئاوا بچێت لە سواڵی دەرگای خەڵک بکا بۆ ئەوەی بپارڕێتەوە موچە بۆ هاوڵاتیەکانی دابین بکرێت. بەڵام بەداخەوە نەکەرتی گەشتیاری، نەکەرتی بازرگانی، نەکەرتی کشت و کاڵ، نەکەرتی پیشەسازی بەو شێوەیە نەبوژاوەتەوە لە هەرێمی کوردستانە کە ئێمە ببینە خاوەنی ئابووریەکی سربەخۆی تۆکم و محکەم. نەوت فرۆشین، ئەو نەوتەشکەی فرۆشین بەو ناو شەفافیەی فرۆشین کە دوو لە سەرسەی بۆ کۆمپانیا حزبی و شخصیەکانن، یەک لە سەرسێ ئەمێنێتەوە بۆ داهاتی گشتی، مەرزەکانیشمان هی تاڵانین، ئیتر هیچمان بەدەستەوە نەماوە، داهاتی ناوخۆش نازانی بۆ چۆڕۆ. یعنی حکوومەتێک کە موچە بە خەڵک نادا هەموو ڕۆژێ باجێک لەسەر خەڵک فەرزەکە، حتا بە دەرەوەی یاساش بەبێ یاساش موچەکە مەکاتەوە، بەبێ یاساش باج فەرزەکە، بەبێ یاساش موچەی خەڵکە بڕێ و ناشیدا. لە ئەخیرا سیرەکەی لە ساڵی ڕابردوو 5 موچەی داوە، ئەگەر زۆر وردی کەیتەوە 5 موچەی داوە. باشە قسەکە ئەمەیە کە تۆ ناتوانی چاکسازی حەقیقی بکەیت. ئێمە ئاوا لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دانیشتوین بە زمانی فەسیح و سەریح و کوردی و پەتی. سەرۆکی حکوومەتی ئیعترافی کردووە بە سەدان هەزار بندیوار و نایاسایی موچەی نایاسایی لە وڵاتە هەیە و ئیعترافیشی بەوە کردو کە ناتوانێت بیبڕێ و توانای ئەم چاکسازی ئەنجامدانیان نییە، نە حکوومەتی پێشوو نەم حکوومەتی ئێستا. هەموو هەڵایەک دروستیان کرد لە مەخێرا، نازانم چەند هەزار موچەیەکیان بەحساب بڕیوە کە ئەمەی کە باسە کرێت کە ئەوانە لە ڕاستیە هیچ نین، هەتا ئێستش ئامادە نین بنمونە پێشمەرگە و ناوخۆ بخەنە ناو وەزعێکی شەفافەوە، یعنی باسی 400,000 و نازەم شتی واکرد کە هیچ عەقڵ و منطقێک ئاخر جێشی سینیش ڕەنگە 400,000 نەبێ. هەموو ڕقەمەکانیان بەم شێوە، ینی لە کاتێکا تۆ ناتوانی لە ناو خۆ چاکسازی پێویست بکەیت، ناتوانی حکومڕانێکی تەندروست ئابووری وڵاتەکەت گەشە پێ بدەیت، دەرفەت بۆ کەرتی تایبەت دروستکەی، ناتوانی چاکسازێکی حەقیقی بکەیت، دێتە سەرەوەی بابەدەی ڕێگایەکی تر هەیە، ڕێگایەکی تر هەیە، کامێ ڕێگاکە ڕێگای بەغدایە.
ڕێگای بەغد ئێمە بەشێکین لە عێراق بەڵێ تەمەنامانەکرد وڵاتێکی سەربەخۆ بووینە و خوێنیشمان بەوەدا و خەونیشمان ئەوەیە و باوەڕی یەقینیشمان بەوە هەیە کوردیی لە هیچ میلەتێکی تر کەمتر نیە خاوەن دەوڵەتێکی سەربەخۆی خۆی بێ بەڵام بەداخەوە لە خەونی دەوڵەت و هاتوونەتە سەر سوالکردنی موچە هاتوونەتە سەر ئەوەی کە تۆ نەوتێکت هەیە هەموو بەرمیلێکی بۆ $11 لە سۆمۆ کەمتر تاڵانیەکەی نەگەی فرۆشی تاڵانیەکەی ئەم پێیان وایە زۆرێکە لە ئابووری سەربەخۆ دەرهێنانی نەوتە لە دەستی بەغدا و ئەمە قسەی بەتاڵ و بێمەعنایە لەگەڵ ڕێزم یانی تۆ نەوتەکە تاڵانەکەی خۆ نایفرۆشی تاڵان فرۆش و هەرزان فرۆشیەکەی هەموو بەرمیلێک یعنی چی بەچی عەقڵ و منطقێک $11 سەیریکە ئەگەر تۆ هەر 250 کە باسیەکەن هیچ نەبێ 300,000 بەرمیلە نێنیتە دەرەوە لە 300,000 بەرمیل زەربی $11 بکە بۆ یەک ڕۆژ ئەکاتە چەند کاتە ڕقەمی فەلەکی بۆ مانگێک حسێوی کە تو چ زەرەرێگەی لە سامانی ئەم وڵاتە ئێ باشەوە سۆمۆ حازرە لە بیدە بە منەی فرۆشم بە $10 زیاتر بودجەی تۆش لە عێراقەوە تەمینەکەم نەوتێش بەشی ناوخۆت ئەدەم تەحملی ئەرکی کۆمپانیەکانی شتەکەم تەحملی هەناردەکردنەکەش یەکەم ئەو کۆمپانیانەش تۆ ئەڵی ڕازینا من ڕازیانەکەم هەموو ئەرکێکی لاستۆگرم ئەم نەوتە چییە شەرەفە کەرامەتە ئاڵایە ناموسە خاکە نەتەوەیە سربەخۆیە چییە هیچ نییە قسەیەکێ مەسەڵەن ئەمڕۆ لە مێدیاکان ڕایشکارێکی مەکتەب سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ ئێمە ژمارەیەک پەرلەمانتاری لە دوو کەوانەیە خۆی وە ئەڵێت ئەڵێ نمەک بە حرام مەسەلەن کورد وایان کردو ئێمە ئەیانەوەی کوردستان ملکەتی بەغدا بێت هیچ شتێکی لەو بابەتی بەڕێستان هەست پێکەیت ئەوەی نمەک حرامە ئاوا بیرەکاتەوە ئەوەی نمەک حرامە ئەوەیە کە سامانی میلەتێک تاڵانەکە و ئەیجزێ و هەرزان فرۆشیەکە ئەوەی نمەک حرامە کە 25 ڕوبع قەرنێک کە ئەم میلەتەی خستۆتە ژێر کۆنتترۆڵی خۆی نەئەتوانێت بە خێویانەکانە ئازادیانەکە ئەوە نمەک بە حرامە نمەک حرام ئەوانە نین کە بە خەڵک ئەسووتێن هەست بە ئازاری خەڵکەکەن داوای چارەنووسیەکەن کە ئەم نەوتەوەکو نانی خەڵکی بڕی سەری هەرێمیش نەخوا من بە کاقوبا دەموت بە وەفدی حکوومەت بە حزوری سەر و کۆمار بە حزوری فراکسیۆنە کوردستانەکان وتم ڕۆژگارێک دێ ئەم نەوتە چۆن نانی خەڵکی بڕی سەری هەرێمیژە خوا ئەم قاچاقچیانە کە بەو ئوسلوبە قێزە و نەقساکەن من نازام کێشە ئەو کەسە بەسەر کەسێەوە عەقڵ و منطقی بێ ئەبێ ئاوا جوابی بدرێتەوە ئەمانەی کە بم عەقڵ و منطقە قساکەن وڵاتی کوردستانیان بەم ڕۆژە گەیان جا بۆ هەموو ڕۆژێ دەرگای بەغایان بۆ خۆزدەلیلکردن و داوای پارەکردن و پاڕانەوە ئەگەر وایە بۆچی مەسیری وڵاتێکیان تەسلیم بە پایتەختەکانی دراوسێ کردووە ئەگەر بە دوای سربەخۆی وایە ئێستا لە دەستی هەرێمانی ئەو نەوتە بۆن مناڵێن ئێمە ئەو نەوتە لە دەستی خۆمانە عەقدەکان لە دەستی خۆمانە داهاتەکەی لە دەستی خۆمانە ئەڵێن بۆ مستەقبەل ئەگەر نرخینەوەت بەرز بێت و من نەتمان بە بەغدا نامێنێ ڕەنگە چاوەڕێشی ئەوە کە ئەڵەی تەسلیمی کە ئەڵێ لە دەست خۆمانە نییە کاڵی تەسلیمی کاڵە بیفرۆش خۆ با خۆم بیفرۆشم ئەڵێ بۆ خۆمان لە تەسلیبال دەستی خۆمان هەبێ ئەمە چی پێوەرێکە لە دەست خۆتایە لە دەست خۆتانە من طبعا تاکی دەکەم لە دەست خۆیانایە ئەگەر گرێبەستێکیشیان کردبێ عێراق دەوڵەتێکە سیادە و سەروەری هەیە عێراق دەوڵەتێکە سەدان هەزار دەرفەتی ئابووری و بیری نەوتی تری هەیە ئەتوانێت هەموو دەوڵەتێکی دراوسێ هەموو کۆمپانیای ڕازی بکە تۆ بیدە بەدە ئەو کێشە و گرێکوێرانی تۆ حەلەکە لە ئەنجامە من بۆ ئۆڵمبیە بە ئەو یکاکە ڕوبع قەرنێکەوە ناتوان موچەونان بۆ خەڵک دابینکەن تۆ ئێستا هاتووی خۆ داتووی لە بەغا سواڵەکەی بووی موچە بە خۆ هاوارەکەی بەدەمی خۆ دەڵێ من ناتوانین موچە بین لە ساڵێکە 5 موچە داوە تاکەم خەڵکە سەرشۆڕ و زەلیلەکەی تاکەم خەڵکە بێنان و بێ ئاو بێ تاکەی خاوەن خمخان و بڕاتە دەرگای کرێکی سەری مانگ ڕیسوایکە و سەری شۆڕکە و سەری چەند کەسان ئاوا شۆڕ کرد لە بەردەم خەڵکە کە کرێی خانۆکەی نییە سەری مانگ بیە ئەمە تاکەی ئەم عەقڵە کەی خۆی بە پرسیارە شانزەوە کار لەسەر کشت و کاڵ و گەشتیاری و کۆمەڵێک بابەتی ژێرخان بکرایە لانی کەم ئێستا 5 ساڵ 4 ساڵ و شتێکە ئەتواندرا مەسەلەن لانی کەم مەوایەک دروست بکرێ بەڵێ من جارێک نمونەیەکت بۆ باسەکەم کەسێکی نیوزلندین بینی لێرە مامۆستای ئینگلیزی بوو وتم لە کۆمپانیایەکی تکت بڕین بینیم کەوتینە گفتوگۆ کوردستان چۆنە و چۆن نیەوتی باشە وایە و وڵاتێکی خۆشە وتم چۆن لێرە ماویتەوەکەی وتی ئەوە ئیشێکی وامەیە و لاخری لاخیرا وتم سەرنجی چێ لەسەر کوردستان وتی ئەرزێک و خاکێک و وڵاتێکی زۆر جوان و پڕخێرە بەس هەموو نیعمەتێکی پێ بەس میلەتێکی تەمەڵی هەیە و حکوومەتێکی ناکارە وتم چۆن وتی ئێمە لە نیوزلندا وابزانام ئەو کاتەوتی 4 ملیۆنین
5 ملیۆن بەس مانگامان هەیە تۆ نازانی ئەوروپاش بە پەنیری نیوزیلندا بەخێوەکرێ من و تۆش مناڵ بووین بە پەنیری نیوزیلندی بەخێوکراوین بۆ ئەوتوانێت بە مانگا و بە پەنیر و بە شیر وڵاتێکی وەکو نیوزیلندا و بۆ دروستکە و بە خێویکە ئەم وڵاتە ئێمە چی کەمە لەم شتانە تۆ بۆ ناتوانانی جوتیارەکانی وڵاتە ببوژێنیتەوە کە تۆزێک خزمەتیان بکەیت کەمێ دەرفەت بخەیتە بەردەستیان کەمێ تەکنۆلۆژیای گەشتینیان بۆ بێنی پیشەسازی کشت و کاڵیان بۆ بێنی کەمێک خزمەتیان بکەیت بۆ ناتوانانی کەرتی گەشتیاری لە وڵات وەکو پێویست گەشە پێ بدەیت بۆ ناتوانانی پیشەسازی دروستکەیت بۆ ناتوانانی چوار ڕێگەوبانی جیا و ڕێکوپی بۆ ناتوانانی حکومڕانێکی تەندروستت ببێ بۆ ناتوانانی ئەسڵەن لانی کەم داهاتەکانی گومڕک تاڵان نەکەی لانی کەم ئەمە بۆ ناتوانانی بکەیت لانی کەم بۆ 15 مەعاژەی بە کابراایەک بە حرام بیخوا بۆچی کۆنتترۆلی ئەمە ناکەی بەناوی ئەوەی کە سەرکردەی نازام سەربازیەوە مەسەرکردەی پۆلیسەوە مەسەرکردەی چیە بەناوی ئەمانەوە بۆم هەموو چی حرامەدەی بە خەڵک تۆ لە کاتێکە ناتوانانی موچە بدەیت بۆ شکستی تەندروستی وا شکستی هێناوەستە کەس ناچێت بۆ خەستەخانە کە ئشتێژ نبینێ لەوێ بۆ من پرسیارم کرد لە پزیشکێکی دان وتم معاشەکە چەنە وتی دوای کەمکردنەوە نزیکەی 1,500,000 وتم چەند ڕۆژ لە هەفتەیەکە دەوامەکەی وتی وەڵا هەفتەی ئاوی ڕۆژێک 2-3 ساعات تۆ بۆ ناتوانانی لەمە بپرسیتەوە بۆ ناتوانانی سم مناڵی ئەم میلەتە داماوە بێم و چەونانە بۆ نەڕوادانی لە خەستەخانە چاکە بۆ دکتۆرەکان دەوام ناکەن وەکو پێویست تەبعاً منەڵێم موچەشی بەرێ و دەوامیشی پێ بکە بۆ کەرتی خوێندنتان شکست پێهێناوەیسە خەڵک مەجبوری کەرتی تایبەتە بێ بۆ خوێندن بۆچی لە وڵاتە لەسەر پێی خۆیەتی ئەمە بۆ ناکەی کە ئەمە ناکەی من چارەم بۆ دۆزیویتەوەڵم با سەری هەرێمیش نەخۆن چۆن کاک ئەو کاتێک کاخوباتی چۆن سەریان وتم وازەحە ئەمەی ئێوە ئەیکەن بە نەوت مەبستم حکوومەتی هەرێمە طبعا ئەمەی ئێوە ئەیکەن بە نەوت دەستوری نییە من بە کوردی پێتەڵم دەستوری نییە نەخێر مادەی 111 ئەڵێن نەوت لە هەموو شوێنێکی عێراقا سەروەتێکی نیشتیمانیە هی هەموو عێراقیەکانە ئەمە 111 لە بڕگەی دوو کە ئەم بە ڕێزانە پشتی پێبەستن ئەڵێ ئەو بیرەنەوتانەی دوای 2023 دۆزراوەتەوە ئەبێ حکوومەتی ئیتیحادی لەگەڵ حکوومەتی هەرێمەکان و پارێزگاکان پێکەوە معان پێکەوە ئەوەی دوو حرف عربی بزانێ زانێ معانی یعنی چی پێکەوە هەردوو حکوومەت دەبێ بازاڕی نەوتەکەی بکەن تۆ کەی بە پێکەوە کردوتە ئێستا پێکەوە نییە پێکەوەی چی کورە نیوەی یەکێتی ژاگای لێ نییە پێکەوەی چی تۆ بەبێ شەریکە استراتیژیەکەی خۆی حکوومەتیش کردووە زۆربەی هەرە زۆری ناڵم هەمووی تبريكيتيش ناكم يكيتيش بربرس لو ملفه بس قصد ما يتوب لقال حكومتي اتحادي ناد كردوه كانت كردوه انا دستوريه وتم من باشا من علم دستوريه اما بربو محكمه اتحادي بزانم قد بتوعلي اما دستوريه محكمه اتحادي بارزو بمصلحتي ايوه برياره دا وكو حكومتي ريم يا بمصلحتي حكومه اتحادي واضحه ان جاوتم باشا بقانون دي قانوني نيوتو غاز درنچوا اي اگر قانون درچي وكو قانوني قرضك درچي بو شوي درچي كبدلي منو تو انا خير دستورەکەش واضحە ئەوان هەستیان بە هەموو و درزوکە لێنانە کردووە باشە وتم سبەینێ بەڵێ طبعاان خۆمای کەسێک زۆر سەرەتایترین تێگەشت نییە بێزانێ وتم سبەینێ ئەگەر جێش و جاشی هێنایە سەر بیرەنەوتەکانی هەرێم و گومرگەکانی هەرێم تۆچ بەچی مەترسی هەیە بۆ نییە کاکە بۆ نیە وەڵڵای حکوومەتی داهاتووی عێراق بە هەموو قەناعەتێکی من ئەم پۆپۆلیستی ئێستا لە ناو پەرلەمان و شەقامی عێراقیایە گەشاکە حکوومەتێکی تر دێنێتە سەر کایە نیوەی ئەوەی ئێستا لە هەرێم قبوڵەکرێ لێ قبوڵ ناکە بە ناوی دەستوریشەوە ئێستا 1000 جار باشترە حتا ئەم لەحزەیە و تا کازمیش هەرچی هاتووە سەرۆک وەزیر کێشەیەکی گەوری لەگەڵ کورد نەبووە یا کۆنە دۆز بووە یا پێشتر هاو خەبات بووە یا دوونانی لەم کوردستانە لە وەختی شاخ و خەباتە خواردووە شتێکی لە بەرچاو بووە بە کازمیشەوە بەس لە دوای ئەمە حکوومەتێتر دێتە سەرکایە کە ئەمە لە هەرێم قبول ناکە قبولیشی نەکردوتم باشە جێش و جاشیێنە ئەتوانی بە سەربازی بەری بگری دەوڵەتانی دراوسێ پشتیوانی دەکەن نەخێر دەستور ئەی لە کەرکک من نەمابینی دەستور پشتیوانی تەکان نەخێر محکەمەی اتحادی پشتیوان دێ نەخێر پەنابێ بۆ پەرلەمانی اتحادی وەکو یاسای قەرز بۆ دەرەکە بۆ ئەم گرەی دەسە بۆ خەنە دەم ئەم کێشەیە بۆ ئاڵۆزەکەن لە خۆتان ئێستا ئەم گرەی دەستە چۆن ئەکرێتەوە بەسیتە برای لەو پرۆژە یاساکە مەسەلەن ئێستاش پرۆژە یاسای بوجە بە باشترین شێوە نووسراوە بۆ کورد ئێستا سەورەکەی خۆی بێتە پەرلەمان 100% ئەوە ناڕوا لە پەرلەمانی عێراق 100% ئەوە ناڕوا ئەوەی ئێوە تەسەورتان کردم شێوە ڕابردوش لەگەڵ دوو پەرلەمانتارە گفتوگۆمە کرد تەسەورەکەی ئەوان چی بێنە پێشەوە ئەوان قسەیان کردووە بە یەک و واضح و تویانە ئێمە وەکو شیعە کۆبووینەتەوە
بەڵێ بەڵێ بەسائیرۆ هێزە سیاسی سەرەکیەکانی شیعە هەمووی ماڵی شیعە کۆبوونەتەوە گفتوگویان کردو لەسەر پرسی داهاتی هەرێم ئەڵێن بەڵێ موچەخۆری هەرێم مەزڵومە هەرێم لەوانەیە حەقیە بێ هێوەری نەگرتی بێ بەڵام هەرێم حەقی اتحادی زۆری خواردووە و سەبەبەکەش وازەحە دوو سەبەبی سەرەکیە تەبان ئەمان کە ئێستا لە مەلەفە ئەپێچنەوە کوجاران دوو سەبەبە سەبەبی یەکەمیان شەقامێکی بەهێز فشاریان لەسەرەکە داوای پارەیان لێکە داوای خزمەتگوزاریان لێکە لە بەغدا بەڵێ ینی شەقامێک هەیە ناتەبایە لەگەڵ ئەم بەرەڵایی کە لە هەموو عێراقا هەیە بە هەرێمی کوردستانیشەوە بەرەڵایی لە تەسەڕف بەداهاتی گشتی کە تەمان لەولاش گەندەڵی 900 هەرێم هەیە خەڵک لەمە هەمووی ناڕازیە بە هەرێمیشەوە و نایەنەوێت لە سیاسی عێراقەکان ئەمە قبول بکەن نە لە ئەولا قبولی بکەن و نە لێرەش خاڵی دووەم کاکە مفلیس ئەڵێن مفلیس بۆ دەفتەرە کۆنەکانی قەرزەگەڕێ عێراق مفلیسە ئێستا عێراق لە سەد ئەمەی هەفتاوز تقریبا 3 تریلیۆن عاجز لە ناو بوجەی ئێستای عێراقا هەیە جگە لەوەشی ساڵێکی تەواو عێراق بە قەرزە ڕابڕێەوە جگە لەوەشی 120 ملیار عێراق قەرزیە دیونی خارجی و داخلی یعنی جگە لەوەی کە بە احتیاطاتی بانکی مرکزی خەریکە چۆتە خەت مەسلەیەکی خەتەرناکەوە ئەمانە هەمووی تحملی ئەوە ناکە ئەو پارەی هەڵڕژاوە جاران بۆ هەرێم ئێستا ئەوە نابینێرێتەوە ئەو داوایشی منطقیە کاڵکە کە داهاتی اتحادی بە پێی دەستور دووشتە نەوت و نانەوتێکە کە گومرگ و پنجەی گومرگ و ئەو داهاتانەیە ئەمە بدە بە بەغدا هەموو حەقی خۆ لە بەغا داوا بکەن ئەڵێ قەرزم لەسرە قەرزەکانی ئێمەینەوە ئەڵێ کۆمپانیا ڕازی نابێت کۆمپانیای ئێمە ڕازی ئەوانە ئەکەن ئەمەیان وتووە پیانە لەبەرەوە ئێمە لە ئێوە تێگەین نەوتەکە بە جۆرە تەسەڕفی پێوەکرا و مشکلاتی دروست کردووە ئێمە وەکو حکوومەتی اتحادی تحملی واکەین لە مقابلی ئەوە ئێمە ڕازی نین هەر هەرێم نەوت بەسەر بەخۆ بفرۆشێ بۆ شێوەی کە ئێستای فرۆشە ئەمە نادەستوریە بە تەسەوڕ تۆ چی دێت مادەکە چی دێتە ناو من هیوادارم من تەمەن ناکەم یعنی سە من نامێ حکوومەتی ئەوەی گوێ لێ بۆ لەندا پەرلەمانەکان لەگەڵ ئەو هەموو گەندەڵی و شەخەڵیەی کە لە حکوومەتی هەرێمە هەیە من حەزەکەم کەمترین فشار لەسەر حکوومەتی هەرێمە بێ بۆ چونکە ئەترسم ئەو فشارە ڕاستە و خۆ بکەوێتە سەر هاوڵاتیانی هەرێم لەبەرەوە من نامێ کێشەکەی ئێمەوە نیە ئەمان بچین تەشجیعی لایەنەکانی ئەو لا بکەین کە فشار لەسەر هەرێم بکەن نا بەڵ ئێمە ڕاستیەکان خێنە پێشاوی سیاسەکانی هەرێم بۆی ئاگا بێنەوە کە بەغدا گۆڕاوە بەغدای 2023 تا خۆپشاندانەکانی ئەم ئەخیرەی بەغدایەک بوو ئێستا بەغدایەکی ترە باش دکتۆر ئێستا حسەر و گۆزیرانێک لە بەغدای لەگەڵ کورد زۆر باشە بەس ناتوانێت بۆ کورد بکە چکە بۆ هیچی بەدەست نییە کازمی هیچی بەدەست نییە حکوومەتی عێراق کۆمەڵ خەڵکی تەکنۆقراتن بە کازمیشەوە خەڵکی سیاسی نین پێگەی پەرلەمانیان لاوازە یەک کوت لە نییە لە پشتیانەوە لە پەرلەمان مەگەر بە تەنیاتەنی ئەوە تەئیدێک کۆکەنەوە لە خەڵک ئەوەی پەرلەمان و فراکسیۆنە سیاسەکانی عێراق قەراری لەسەر نەدەن کازمی ناتوانێت بیکە دکتۆر قسەیەکی تر هەیە لەلایەن هەندێک لە هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان پێیان وایە ئێوە پەرلەمانتارە کوردەکانی بەغدا بەتایبەتیش گروپی 15 کە دوای بوو بە هاوپەیمانی هیوای کوردستانی ڕۆڵتان هەبوو لەوەی کە شەقامی عەرەبی بوروژێن و لایەنە شیعەکان بوروژێن بۆ فشار دروست کرد لەسەر حکوومەتی هەرێم شتی لەو بارە ئەوە مەحز تڕەهات و درۆیە خەڵکی فاشیل دایمەن بۆ علاگەیەکە گەڕایبەکانی خۆی پێ هەڵواسە ئەوە ئێمە نین کە شەقامی عەرەبیە جوڵێنین ئێمە لە یەک خۆپشاندانی بەغاشە بەشداری مەسەڵەوە لە مقابلاتەکانتانە باسی گەندەڵەکانی هەرێمەکەن باسی بەغا ناکەن من ئەوە قەت من بەم شێوەی ئێستا قسە بۆ تۆ ئەەکەم یعنی بۆ تەلەڤیزیۆنی عەرەبی قەت بۆ شێوەی قسە ناکەم قەت لەبەر خاتی یەک ئامانج من ئەزانم ئەوەی کە لە بەغدایە خۆ بە منۆ نەسووتاوە بۆ بیانەوە گەڕێ لە من نیوەی ڕاستیەکانیش لە میدیای عەرەبی ناڵێم ئللا کاتێ نەبێ کاتێک کە باسی نانی موچە خۆران و ئەواناکەم کەمێک ئەبێ هەرێمیش بکتم خۆ قابلە بڵێم بەغانانی بڕێون درۆکەم ئەو درۆیە کەسیش باوەڕ پێ ناکە ڕێزیشم ناگرێ ئەو شەقامە عەرەبێکی گوێ لەم قسەیە ئەبێ من ڕازگۆ بم بڵێم گەندەڵی لە هەرێم و گەندەڵی لە بەغدا ئەمەی کردووە بڵێم هاوپەیمانەتی گەندەڵکاران بۆتە هۆکاری بێموچە و بێنانکردن هی هەردوو لە بەغدا و ئەوانە ئەبێ ئەم قسانە ئاوا بکەین چۆ بۆی ئەو شەقامەش و ئەو سیاسیانی عێراقیش ڕێز لێ بگرن بۆی کابرای پەرلەمانتار ئێستا بێت تەئیدی من بکە من معقول نییە ببم بە دەهۆڵبێژی حکوومەتی هەرێم ئەوە کە ئەرکی منە لە ڕووی ئەخلاقی لە ڕووی قانونیشەوە من چاودێرم لەسەر حکوومەتی هەرێمیش چاودێرم لەسەر حکوومەتی بەغداش منە بێ ڕاستیەکان وکو خۆی بڵێم بەس هەمیشە کەمترین ئەو ڕاستیانەمان وتووە
بۆ ئەو کوچەکێک بەکار نهێنە دژنی حکوومەتی باشە هەرێم چونکەەوە بێتە سەبەبی حکوومەتی ئازاردانی خەڵک کاکتۆر حکوومەتی عراقیش هیچ غەدرێکی لە هەرێمی کوردستان نەکردووە مەسەلەن ئێستا قسەیەک هەیە دەڵێ بڕەنەوتەکەی لێ ببڕە لەو نەفەقاتەوە نەشتێک پارە هەرێم هەرە ئەیکەوێت حکوومەتی بەغداش نیازیەوە نەبوو هەرێم برسی کات بۆ کێشە بە حکوومەتەکەی دروست بێ و خەڵک لە حکوومەت ڕاپەڕێ و ئیتر دۆخێک دروست بێ لە هەرێمی کوردستان کە متمانەی بەهێزە سیاسەکان نەبێت ئێمە ئەوە دوو بوجێت باسی 250,000 بەرمیل ئەکرێ لە بوجێ ئەدا ئەندرێ لە بوجێ ساڵی 2010 و لە 2019 و لە ئێستا شتێکی وا باس کراوە حکوومەتی هەرێم بێک بەرمیلی نەداوە بە من بیرم دی ئاشتی هەورامی لە ساڵەکانی 2015 قەر ئەم ڕێکەوتنە کرابوو ئەو کاتە ژیان و کاکە نەو دەدەین بیر دی ئەو کاتە باسی معدەلیان نەکرا ئێمە لە معدەلا 250,000ین ئەمڕۆ سەین و سێر 150 و بینە 35 و 400 بەس تۆ لێمان بوەستن لە ئاخری مانگەکە بە معدل 250 هیچ درۆژ دەرنەچوو هیچ وانە بووتەوە هیچ وەختی هەرێم التیزامی نەکردووە باشە تۆ $10 لە سۆمۆ کەمتری فرۆشی ئەم نەوتە بۆ نادەی بە سۆمۆ بە سیعری عالەمی بۆ بە کەمتری فرۆشی ئەو کە لێ دەبڕێ بە سیعری سۆمۆ لێ دەبڕێ بای 250,000ەکە بە سیعری سۆمۆ لێ دەبڕێ چکڵێ تۆ هەر لە قانونەکە شاوان نووسرا بوو چەندێک زیان بدا فرۆشتنی نەوتی هەرێم چەند زیان بدا لە بوجێ گشتی 250,000 بۆ زەڕ بەکا بە نمونە بە $50 تۆ بە چلی فرۆشتوتە لە حەقیقەتە چلەکەش دوو لە سەرسەی ئەو $40 چۆ بۆ کۆمپانیاکان $12 کاتۆ تۆ بۆ بوجێ گشتی بۆ وەزارەتی دارایی نەئەتوانی موچێ ئەمە بۆ ئۆکەی بۆ ئەتەوێ منوەکو پەرلەمانتار شایەتی زۆر و درۆ بم ئەشەمبیلا بۆ تۆ بکەم بڵم کارێکی باشەکەی بۆ ئەمە تاوانە تۆیکەی تاوانە لە حەقی سامانی گشتی عراق و تاوانە لە مافی خەڵکی هەرێم و وچەخۆری هەرێم بۆ ئەماکەی باشە بۆ ئەڵێ لێم ببڕە بۆ لێو ببڕێ و بە سیعری سۆمۆ لێ دەبڕێتەوە بە $10 کەمتر لە سۆمۆی فرۆشی هەموو بەرمیلێکی بۆ ئەماکەی من چۆن بڵێم ئەمە کارێکی باشە چی وجدانی قبولەکە بڵێم کارێک باشە اینجا زین باش شتێکی تر خەڵکی کیسە لەم ئەگەر ناحاڵی بێ دوو لە ڕووی ئەوانەی کەیسە جوان لە منە خەڵکێک ناحاڵی بێڵێ کاکەمان نەوت تەسلیمەکەن کاکە نەوت تەسلیم ناکرێن نەوت لە دژێر لە قوڵایی زەویە لە ناو خاکی هەرێمی کوردستانە هەر وەختی ویستە دەیگریتەوە ئەیگریتەوە جگەلەوە ئەم نەوتە لە قوڵایی خاکی هەرێمی کوردستان دەرەنێنرێ ئاسان نادرێ بە بەغا ئەچێ بۆ مینای جیهان لەوێ چێتە ناو خەزانێکۆ سۆمۆ دە لەوەی فرۆشی خەزانەکەش بە ئەسڵی سۆمۆ خۆیەتی تەسلیمکردی نەودیانی چی یعنی ئەوەی لە ڕێی سۆمۆ بیفرۆشە خۆمە شەرف و کەرامەت هێرێم نییەمە تەسلیمی بەغای بکەین هەر ڕۆژێکیش وەزع باش بوو لەبەر ڕۆشت و پێویستە بە سواڵی بەغانە بوو بۆ موچەی خەڵک بیگرێرەوە کارەسات ڕوونادا بیگرێرەوە باش قانونی بوجێ بۆ 1 ساڵە ئێستا ئێمەڵێن لەگەڵ بەغان ڕێبکەوت و بۆ 1 ساڵ ڕێکەوی هەرچەنە قەنەعەتی ئێمە وایە بۆی ئەم خەڕەکە ببڕێتەوە بۆەوەی بیانوی دەستوری نەمێنێ ڕێک دەستور چۆن داوای داهاتەکە ئاوا بیدە بە بەغدا تۆ تەرەفی زەعیفی تۆ تەرەفی بەقوت نیت هەندێک زۆڵم و ناحەقیش لە بەغاوە هەبێ و لەبەریشی بڕوا یاخر لەبەر تۆ ناڕوا خۆ تۆ تەرەفە بەقوتەکەنیت لە معادلە باشە دکتۆر ئەگەر بێت و ئێستا باز لە شتێکی ترەکرێ ئەمڕۆ مەسەلەن کۆبنەوەی هێزولانە سیاسیەکان هەیە باز لەوەکرێ قەوارەی هەرێمی کوردستان پارێزین ئەم قەوارەی لە کوێوە فشاری لەسەرە لە کوێ مەترسی لەسەرە لە کوێ ینی درزێک هەیە کە ئەو قەوارەیە مثلا ملت هەستی پێ نەکرد بۆی ملەتیش پشتیوانیان بێ خۆت بینی لە شەڕی داعشە هەموو ملت پشتیوانی ئەوە بوو کە خوێنی و ڕۆحی خۆی بەخشی لەسەر ئەم خاکە لەکوێ ئەم درز و مەترسێ کە لەسەر قەواری هەرێمی کوردستان هیچ ئێستا حالیان ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر قەواری ئەم هەرێمە والله گەورەترین مەترسی لەسەر قەواری هەرێم حکومڕانی هەرێم خۆیەتی گەورەترین مەترسین لەسەر کوردایەتی گەورەترین مەترسین لەسەر ڕۆحی نیشتیمان پەروەری ئەمانە قسەی سەحەفی و ارتجالی و دعایە بژاردن نییە ئەمانە قسەی واقعین بڕۆ بەحسی علمی لەسەر سێرڤەی و مەسحی ئیحسایی و ئەمانێ بڕۆ سێرڤەیە بکە لە ناو مجتەمەعی کوردی بڕۆ بزانن لە یادی گۆڕبەگۆڕبوونی سەدامە کە جەلادی یەکەمی لە مێژووی بەشەریەت و کووردا بڕۆ بزانن لەو ڕۆژە خەڵک لە فەیسبوک کۆمنتەکانی چۆن بوو بە دەیان گەنجی کورد ڕەحمەتی بۆ کە بەکارەسات کە بە کیمیایی و بە کۆمەڵکوژی و بە ئەنفال گۆڕبەگۆڕ بۆ دوای ئەوە گۆڕبەگۆڕ بووە خەڵکی کورد دوای لێ هاتووە باوەڕی بە نیشتیمان پەروەری نەماوە ناڵێم هەمووی ڕێژێکی زۆری کێ بەرپرسیارە لەمە کێ بەرپرسیارە لەمە ئەوانەی کە حکومڕانی بەم شێوەیەکەن لە هەرێم ئەوانە خەتەرن لەسەر کوردایەتی
ئەسڵەن ڕۆحی کوردایەتی و نیشتیمان پەرویان لە ناو ناخی ڕۆشنبیر و گەنج و مامۆسای وڵاتە کوشتووە کە خەڵکی سەدانیشە لە مەجلسەکانی خوا کورەوەڵا ڕەحمە لە سەددام کاکە سەد ئەوانەیەمانە باشتر حکومیە برد بڕێەوە خەڵک واڵێ خەڵک بگاتە ئەم ئاستە کە شتۆتە ئاستێکی زۆر مەترسیدار ئەو خەڵکی تر کە خۆی خنکێنە جوانترین گەنجی ئەم وڵاتە چن خۆیانە خنکێن لە ئیجە بەس بگەنە ئەو بەری ئاوەکە و تۆزێک لەم ژیانە نجات بە قوتار ببن ئەمانەی کە ئەم وەزعیان دروست کرد لە کوردستانە ئێستاش بەم مەغروریەی کە بەتەمایە لە جەڕەتا کەی لەگەڵ عێراقاکەی بەم مەغروریە سبەینێ وەکو چۆن کارەساتی کەرکووکوانەمان بەسەرهات کارەساتی تریشمان بەسەرادێ سەبەبەکە شێرم عقلەتەیە کە کوردبینە ئەمە دیوی ناوخۆمان لە دەرەوەشی لە دەرەوە هەمیشە شۆڤێنیا دڕەگەز پەرستی تایفەگەری لە عێراقا هەر بۆ قدیمە هەر هەیە ئەوان خۆشحاڵ نین بەوەی کورد ئاوەدانی هەبێ ناڵم هەمویان ڕێژەیەکی زۆریان ئەڵێ هەر هەبوو ئێستاش هەیە ئێستاش ئێمەش ئەمەیان پێڵین کاکرد هەواری ئەماکەن لەم با بە وەڵە ڕێگەز پەرستی ڕێگری لەم عقلێتە شۆڤێنی و ئەمانیکایان تۆ ئێستا لە دەستوری عێراقا شتێک دراوە بە کورد لە مێژوانە بووە لە هیچ پارچێکی کوردستانیشان نییە هەرێمێکمان هەیە هەر ئەوەی ئاڵای لە نەتۆی گرتوەکانانیە گینا دەوڵەتێکی سەربەخۆیە دەبێڵن با بمێنێ بێڵن بمێنێ بە زوڵم نامێنێ بە گەندەڵی نامێنێ بە خۆپەرستی و خۆ بە فرعونکردن خۆپڕکردن و خەڵقڕکردن بە من نامێنێ هەرێم نامێنێ بەم شێوەیە هەر خەڵکەکە خۆی تێکێدا بەخوا پەلاماری هەرێمی کوردستان بدەن ئەوانە ئێستش لە سەتا ناڵم 50 هەفتای ئەم گەنجانەی ئەم کوردستانە بەس تەماشاکەرە بن کە ئەوە خەتەردەترین و مەترسیدانترین سیناریۆیە بە دیوێکی ترا چۆن بەڵام لەم عقلێتە ئێمە لەو بەیانش کرد بۆ کە من شانازیم هەیە کە نووسیومە بۆ دروستبوونی هاوپەیمانەتی هیوە لەو بەیانە لە سێ شوێن حرسی تایە لەسەر قوارەی هەرێم و نووسیومانە ئەو قوارەیەی کە خەڵک بە خوێنی ئاوی داوە ئەم قوارەیە هی پارتی وێشێتی نییە یەم میلەتەیە دەستکەوتی خوێنی ئەو شەهیدانەیە کە لە ژێر خاکن نەک ئەو بەڕێزانەی کە سامان تاڵانەکەن هی ئەوانەیە کە خزم و کەسوکار و ئاباد و ئەژدادی ئێمن ئەمە بە خوێن ئاودراوە خەونی هەمومانە شەرەف و کەرامەتیشە بۆ هەمومان ئەبێ بیپارێزین وەکو گلێنەی چاو بەس چۆن نەپارێزرێ چۆن ڕێگری لەو نەزایەگرێ مەسەلەن سبەینێ جەنابەت سەیرەکە یەکێکە بینی ژەهرەخوا جگەراخوا مەشروبەخوا تلیاکەخوا نێرگەلاخوا حەبەخوا باسی مەترسیشەکە کە خۆی ئەو زەلامە گەورەتی مەترسێ لەسەر خۆی مەترسە کەس بیکوژە خۆی کوژێ ئەمانەکە مەترسی هەر ئەمانەی کوژەیە ترە یعنی تۆژ وەکو بەرپرسی ئەم وڵاتە وەکو حکومڕانی ئەم وڵاتە هاتووی وەکو چۆن مرۆڤێک ئەو شتانە هەمووی بخوا زۆر جاجاریش باسی مەترسی سەحەتی خۆی بکە یەکێکڵی تۆ خۆت وێران کرد و خۆت وەر بەمانە ئەمری هیچ پێویستی بە کەس نییە بکوژێ پێویستی بە دژمنێکی دەرەکی نییە هەرێمیش بەم حکومڕانی کە ئێستا هەیەی ئەگەر خۆی ڕاز نکاتەوە ئیتر پێویستی بە دژمن نییە چی وا ئەکات کە بەڕێز دکتۆر موسەنا و هاوکارەکان مەسەلەن بێن شەڕێکی گەورە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش بکەن چی ئەو قەنەعەتتان بەچی لا دروستە بێت شەڕی بۆ حکوومەت شەڕی بۆ بکەن مەسەلەن بڵێن اینجا ئەو وەختە بەغدا زوڵم بکات یان بێوێ خەرقێکی دەستوری بکە یان بێوێ بە هەر شێوازێک بێ هەرێم بچوو کاتەوە ئەمان لە حاڵەتێکایەوە ئەوەکەن ئەمان بێن هیچ پۆستێکی سیاسیش نەدەن نەبە من نەبە حیزبەکەشم بەڵام حکومڕانێکی محتەرەم بکەن لانی کەمی ناڵم بیکەنە سوید و نەرویج لانی کەمی بنەما دیموکراتیەکان ڕێز لێ بگرن خەڵک بژێنن بە محتەرەمی سامانێ وڵاتە کەمترین گەندەڵی تیا بکەن ناڵم هەر نیکەن ئەوە بکەن با ئێمە بە خوێنی دیفاعن ینی خاتریشیان نەگرن ئەرە بەخوا وتم ئەو جارێکە بەڕێز کاک خوبادم بینی وتم کاکە ئەو خەڵکە بەزنانی بنێ گەندەڵیەکەش بەردەوام بێ خەڵک تەحملەکە بەس خەڵک کە نانی نەبوو بەڵام نێتی ئەویش بۆ ڕێکەوتن بوو لەگەڵ وەفدەکە نا من مەبەستم بەڕێزی نییە ینی ئێستا خاستم ئەو نییە و نوێنەری حکوومەتێکەوە تۆ لێ قسەکە ینیسا قەزێکە ناکەن ینی ئەو باسی ئەو نییە باسی ئەوەیە کە من مخاتەبەکەی من لەوێ ئەو بوو ینی ئەو لەوێ لە جێگەی حکوومەتی هەرێم مەوجود بوو بەسم شخصی ئەوتی وتم بابە والله حکوومەتی هەرێمە بێ لەمە تێبگا کاکە نانی خەڵک بن گەندەڵیەکانیشتان بەردەوام بێ خەڵک تەحملەکە بەس ئێوە ئێستا گانوتانێتە ئێسقان ئیتر خەڵکە نانی نەما ئاچێتە سەر جادە ئەم جارە خۆپشانداری کرد سەرکوتی کرد ئیسبینە شۆڕشەکە وەڵڵی دەوڵەتێکی دراوسێ خوا نەخواسە ئامادە بێ بەس چەک بدا بە خەڵکی هەرێم
یەک فشێوی فەوزا و شۆڕش دروست دەبێت لە وڵاتە داروبەردی بەسەرێک ئەمە دەستی خۆمان وێرانێکین باش ئێدێ بۆەوەکەین چۆن بەرپرسیارانە لەم دۆخە بینە دەرەوە مەسەلەن هەمووی کەنارێکی دڵسۆزی باشترین دڵسۆزی بۆ حکوومەتی هەرێم و خەڵکی هەرێمیش ئەم قسانەیەکە ئێمەیەکەین ئەمە دڵسۆزی زۆر جار ئەڵێن ئەمە بۆ ئەوەیە کە ئێستا بۆ منەجە نابێت لێرە یەکگرتووی ڕەنگە زوتنەوەی گۆڕانیان هەندێک لە پەرلەمانتارەکانی یەکێتی بێنین ئەڵێن ئەمە بۆ دیعای انتخاباتە ئەمە بۆ ئەوەیە کە مەسەلەن خۆیان لادەن لە نیگەرانی و ناڕزایەتەکانی خەڵک آخر خۆ ئێمە هەنجارە ئێمە چیمان هەیە تا خۆمان لاینیانی من نازانم یعنی ئێمە چی بەرپرسیارەتێکمان هەیە ئەزانی بەس بە پرسیارەتێکمان مەگەر چی بێ ئەوەیە کە زۆر نەفرەتمان نەکردووە زۆر لەعنەتمان نەکردو زۆر جنێومان نەیە مەگەرەوە بەرپرسیارەتێکەکەمان بێت کەەوەش ئەخلاقی ئێمە نییە یعنی ئێمە معارەزەمان کردووە و ئێستاش معارەزاکەین بە ئوسلوبی جوان لە چوارچێوەی احترام و ئەخلاق بعضێک وشە و یعنی جنێو نامەشتی وایە ئێمە لە بەرمانی و فێرینین بەڵام وەکوتر ڕخنەکرین و کەس وەکوی مەرخنێ جدی نەگرتووە خوێنیشمان بۆدا ماڵیشمان بۆی سووتە ئێسش بەردەوامی لەسەری دڵسۆزی ئێمە ئەوە نییە ئیسە من دڵسۆزی جەنابەت بم عیبێکت هەبێ ئەبێ پێت بڵێم هەرچەنە پێش ناخۆش بێکە پێت بڵێم بەس دوایی کەچیتەوە ماڵەوە بیرەکەیتەوە تێگەی کە من دڵسۆزی لەگەڵەکەم ئەگەر ئەم برادەرانش کەڕووکوێر نەبوو بن لە قسەکانی ئێمە حاڵی بن ئەبێ بڵێن دەستان خۆشی باشترین دڵسۆزیە کەرێم تێکچوو لە کێ تێگەچێ لەوە تێگەچێت کە تیاری تایبەتی هەیە سەدان باڵەخانەی لە دەرەوە لە ناوەی هەرێم هەیە کۆمپانیای هەیە بازرگانی هەیە وەکو ئەمیرە خەیاڵاوەکانی ڕۆمانەکانەژی لەو برادرانە تێگەچێ خۆ لە من چی تێگەچیان من حاچی هەمە هەموو خانوێکم هەیە لە من چی تێگەچێ خۆ خانەکەشم ناڕوخێن بەسەرما یعنی چیم هەیە تا بیدۆڕێنم مەسەلە کۆمپانیای زەبەلاحم هەیە تیارە و کەشتی و پاپۆڕم هەیە چیم هەیە یعنی مەسەلە ئینشاءڵڵا بێت وەڵا بە حەڵال یاخوا مشتێ ببێ بەس قەستم ئەوەیە من چیم لێ تێگەچێ ئەگەر من یەک بدۆڕێنم ئەو ملیۆنێکە دۆڕێنێ ئێستا ئێوە چەند ڕۆژیشتر هەمووتان ئەڕۆنەوە بەغدا ئەکەونە ناو مناقەشاتی بودجە چی کار ئاسانی بۆ ئێوە ئەکات چی پاڵپشتی بۆ ئێوەکە بۆ ئەم حکوومەتەش و بۆ ئەم میلەتەش شتێک لە بودجەی پەسەندکرا و جێبەجێک ینی بنێ ئێمە هیچ داخوازێکمان نییە لە حکوومەتی هەرێم چاکسازی نەبێ و ڕێککەوتن لەگەڵ بەغدا نەبێ بەچی ڕێکەوێ لەگەڵ بەغدا یا ڕەبی قەناعەتیان پێ بکا بە دەبەرمیلەوت ئێمە چیمان تازە ئەخرەمە بە یاسا قەرارە ئەوەی ناو ئەنجومەنی بێنەرە تەبعەنە بێ یاسای بوجە ڕێککەوتنەکە بێت تەرجمە بکرێ لە یاسای بوجە بکرێ بە دەقێکی یاسایی ئێمە ئەبێ شەڕ بۆ ئەو دەقە بکەین بەس ئەو بابێ خۆیسە من تەرەفی نیم ئێستا حکوومەتی عێراق ئەم هاتوو داوای پارەی لێکە وایە ئێش مەرجیە بۆی پارەی باتێ ئێکە پارە لە عێراق وەرنەگرن بە قەراری خۆیان ئەڵێن ئێمە ناتوانین موچە بین یعنی ناتوانین میلەتە بەخێوکەی ئەدێ فەرمو استیقالەکەی نایکا ئەدێ باشە دەبڕۆ لەگەڵ بەغاڕێکا کە استیقالە ناکە دەبڕۆ لەگەڵ بەغاڕێکەوە خۆ ئەکرێ خەڵک بێنان بن تۆش هە لەسەر کورسی دەسەڵات بی خۆی دەسڵات ئەبێ ئاوێزان بێ لەگەڵ تحملی بەرپرسیارەتی یعنی تۆ بۆچی دەسڵاتی گەرە و خەڵکە خۆی کارەبای خۆی دابینکە و کۆستە بە مۆلیدەیکا و خەڵک خۆی بیر لەبە ئاوی دەربێنێ و خەڵک خۆی مەسەلەن بڕوا لە خەستەخانەکانە لە سەیدەلەکانە عیلاج بۆ خۆی بکڕێ و خەڵک حکوومەتی بۆ چییە مناڵەکەشی نردوتی بۆ مەکتەبی تایبەت و ئێنازم حکوومەتی تعلیمی نەبێ و صحی نەبێ و خەدەماتی جادەکانی بەو شێوە بێ کە هەیە و یعنی کارەباکەی خۆی بە پارۆی مۆلیدە بیکڕێ و خەستەخانەکەی خۆی عیلاجکاوە ئێستا نازام خەڵک ئێ باشە موچەکەشی نەبێ هەموو ڕۆژێکیژنەوە عیباجی لەسەر زیاکرێ خەڵک چۆن ئەڕم قەتعی دوکانەکانیش نییە ئەوش ئەگەر باژنەیە لێ تەکوژێنەوە یعنی ئێ باشە تۆ چی دێشت و هەناسەیەکە بۆ خەڵکە نێڵاو یقیناکە لەمە تێگەین لەموو دنیا باژەیە ئەو شتانە هەیە بە قانون و بۆ شتانە ئەدێ باشە ئەم هەموو پارە کۆکەیت و دەبعاش بە ئەڵێ معاشیش نییە بەو شێوە ئەیەم کە خۆڵی ڕابردوڵێن لە ناوەڕاستی مانجیەکە ئێستاڵێن لە منافەسەی دوو وەزیرێکی کۆن و وەزیرێکی نوێ گەیشتۆتە 24 مان بەڕێز دکتۆریان حەزی لە هینە لە 21 ئەستا ئەوەشیانێش بەروارێکی جا ئەو بەروارش دەرچوو تەواو بووە بەڵێ ئەو لە 21 وتیان وەکو مۆعیدی ڕۆمانسی وشتیوە خۆشە بۆی لە یاد نەچێت باشە بەڕێز دکتۆریانی ئێستا ئەخیرەن تەسەورەکەی ئەو لیژنە داراییەکە کوردیشی تایە ئەڵبەتە ئێستا گفتوگۆ و نیقاشە لەسەر ئەم پرۆژە یاسایە بەدەست دێت بە دیاریکردن چی دێت لیژنەی دارایی نییە بەڵام شتێکە هێنن ئەوان فراکسیۆنە سیاسیە شیعەکان چی قبوڵەکەن ئەوە تێپەڕێ بەدەست کوردیش نییە بەدەست سونەژ نییە بەدەست سونەژ بەدەست شیعەیە
هێزە سیاسی شیعەکان لەسەر چی ڕێەکەون ئەم برادران بچن کاکە بە 10 بەرمیل قەناعەتیان پێ بکەن ئەگەر ئێمە نەمان و 10 بەرمیل باشە و دەنگمان بۆ نەیە و شەڕمان بۆ نەکرد چێڵم بڵێن بەس ئێمە ئەزانین کاکە ئەو پەڕەکەی تێگەین ئێمە ویسە من حاليا چوومە ساڵی حوتەم لە بەغدا ئەی خۆ ئەم ئەزمونە ئەبێت تۆزێک یعنی منیش گفتوگۆ ئەزمونەیە ئەکەین یعنی من ئەزانم برایانی بەڕێز سوود بەخشە ئەم ئەزمونەی بەندە ئەڵێ مستحیلە کێشەی نەوت لەگەڵ بەغدا حل نەکرێ ئێستاژ وەجبەیە پارە بێ مانگی داهاتوەستێ ئەمە گرێکوێرەیە کە ئێستا بۆچی ئێستا تەسەوڕەکە داوای هەموو نەوتی هەرێم کاتێکە بڕیاری ڕفراندۆم درا من لە NRT 3 ڕۆژ پێش لەو بەروارە بەرنامەیەکەمە بوو وتم خراپترین تەوقیت بۆ ڕفراندۆم ئەم تەوقیتەیە کە کارزان بوو لی پرسییم وتی بۆ وتم لەبەرەوەی کە ئێمە بەرەو هەڵبژاردننی داهاتوی عێراقە چین 2017 بوو 2010 هەڵبژاردن بوو وتم لە ئێستاوە کێروی دعای پێشوەختی انتخابات گەرمە لە بەغدا هەر حیزبێکی سیاسی عەرەبی شیعە و سونە باوەڕی بە دەوڵەتی سەربەخۆی کوردستانیش هەبێ ئەم هەڵنگاوە لە ئێمە قبول ناکە لەبەرەوەی شەقام لە خۆی تووڕە نەکە لەبەری بۆتە مادەیەکی مزایدە لە بین یەکتری ئێستاش ئەم قسەیەم بۆ کرد ئێستاش نەفسی وەختە بەرەو هەڵبژاردننی پێشوەختەی عێراقە چین هەرچی هەرێمی کوردستان دەستوری ئەم مشکلەیە حل نەکا کۆنکرێتی ئەم بلەم بوجەیە تێناپەڕێت تێژ بپەڕێ دوایی لە جێبەجێکردنەکە شار کێشەی تێکەوێ بۆ ئێمەڵین با یەک جار ئەم کێشەیە حل بێ کۆمەڵە کێشەیە من پێشنیارێکی زۆر سادەم کرد هێشتا لیان وەرنەگرتوم ئەم پێشنیارم بە حەیدەر عەبادی وت بە عادل عەبدولمەهدی وت بە کازمیش بە سەرۆکی پەرلەمانیش بە سەرۆکی کۆماریش بە وفدەکەی حکوومەتی هەرێمیش زۆر سادەیە وتم ئێمە کێشەی هەرە گەورەی ئەوە لە 1970 هاتوون بۆ داهاتی هەرێم لە 1970 درێ بچی ئەدرێ بە موچە دەوەرن ئەم موچەیە بخەنە دەرەوەی سراعی سیاسی بینی هەرێم و بەغدا موچە مەسئولێتێکی تەزامنی هاوبەشی نێوان هەردوو حکوومەتە ئەگەر هەرێم هەر نەوتی نەبووایە وەکو ڕەمادی هەر نابوو موچەمان بنێ ئەگەر داعشش داگیری کردبوو لە مووسڵ هەر موچیانەدا بە خەڵک باشە ئەم باریش نەوتینی هەر موچەی ئێتێ خۆزگەم برادرانی ئێمەژە منوتیان هەدەرنێنایە ئەمە باشەوتم خۆ ئەوە دلیلی چییە دلیلی ئەوەیە مۆزەفەکانی ئێرش کە مۆزەفی دەوڵەتی ئیتیحادی گەورن هەر ئەرکیان لەسەر حکوومەتی ئیتیحادی وەکو چۆن ئەرکیان لەسەر هەرێمە تەبان ئەگەر چۆن محافەزەکانی عێراق داهاتەکانیان نیۆ ناچڵ تەسلیمەکان ئەمان ژاوان نیۆ ناچڵ بیان کردایە ئەو مەجبور بوو تحمل و مەسئولیت بکە بەڵام پێویستی بە دووشتە یەکەم مشکلی داهاتی لەگەڵ حەلکەی کە تۆ هیچ داهاتی نایەتی هەر داوای پاراکەی ئەمە ناچێت عەقڵی کەسەوە ئەی موچەکە چی لێ بکرێ بچێتە سەر بەغا موچەکەش بڵێ وتم موچەکەشتان ئەو کاتە پێویستی بە یەکشتە ئەوان دوو کێشیانەیە کێشەی داهاتیان هەیە بیانەنێ لجنێکی بانکن ئێوە ناڵێن کاکەمە شەفافین و دیلۆیدمان هێناوە پارەی دنیا ئەینێ و شەریکێکی عالەمیە لەبەرەوەی قەزێکام و شەفافێ دەبال دیلۆی دێناوە لجنێکیش حکوومەتی بەغاوە بێنە بڵێ کاکە ئەمە داهاتەکان مەفەرموو ئەم گێچەڵە چی ئەم ڕۆژێ پێمەفرۆشن ئەمە داهاتی هەرێمە بەشەکایە بەژناکە بۆم حسابکەن و سافیکەن با خۆی مۆرێک مزایەکە بۆ بکاکە بڵێ داهاتی هەرێم ئەوەنەیە کێشەی دووەم ئێوە ئەم موچە خۆرانی هەرێم کە هێن بۆ ێرەجێگی بڕوانیە لە ئەوان ئەزانی بۆ سەبەبەکە ئەسڵەن ئەوەیە یعنی پێش لەوەی علاقەی بە هەرێمەوە بێ علاقەی بەخۆیانەوە کاکە موچە هیچ وەزارەتێکی عێراق پاک نییە ئەوان لە 100 لە خۆیانی شۆ سیرکەن دڵنیان موچە هەرێمیش پاک نییە دڵنیان زانیاریشیان هەیە کە ئەزان موچەکە پاک نییە تۆ بڵێ کاکە من چێکی ئەم موچەیە ناکەم فەرموو لیژنەیەک بابێت چێکی کە ئەگەر لە خۆتان دڵنیان ئەگەر لە خۆشە دڵنیانیت گەندەڵیتیا دەچاکیکەن ئەمە 10 ساڵەیە وەڕڵێن چاکیەکەین بێ چاکیکەن دکتۆر لەسەر مەسلەی پارەی گەرمی جوتیاران کە ئەوەش یەکێکی ترە لەوە ئەمە باشکرا دیارە غەدرێکی بەغا مەسەلەن لە جوتیارانەکرێت کە جوتیار ڕەتی بە سیاست و حکوومەت و هیچ شتێکەوە نیە و گەنمی خۆی بەرهەمێنەوە نێرە بۆ بەغا هەرچەندە ڕەنگە مشکم تەرخەمی هەبێ لە هەرێمەوە بەڵام بووە طبعاً ئەزانی بۆچی کاتێککە قەیران دروست بوو لە بینی هەرێم و بەغدا دەرمانی خستەخانەکان دوور نیە سبەینێ بایعی ئەنجا موچە حەقی فەلاح هەموو شتێکە چێتە ناو سراعەوە ئەمەش بە دڵنیایی چۆتە ناو سراعەوە هەر بەشێکی بەرپرسەکانی هەرێمش دروستیان کردەوە پەرپرسی قاچاقچیانەی کە چوو بوون هەندێک گەنمیان هێنابوو پێش فەلاحەکان فرۆشتیان بە حکوومەت دوایی ئێستا ئاڵێن کاکەڵاو بڕێی کە وەرگیراوە ئەو ساڵە زۆر زیاتر لەوەیە بۆیە لە هەرێم وەرگیرێ ئەوە ئێوە گەنمین هاوردەتان هێناو نازانشی تاوانەمەش زەمبی فەلاحی ئاسایی نییە
زەمبی کابرای علوی گەنمیش نییە زەمبی تاجری بچووکیش نییە مە تەن زەمبی تاجرە گەورەکانە کە باندێ بەرپرسی هەرێمن بەداخەوە لەسەر پارەکە گەیشتونەتە ڕێک لە 2014ەوە ئەم کێشەیە بەردەوامە بڕوان پێ بکە بەخوا ڕەنگە گەر بڵێم 50 تۆ بڵێ 100 جار من بە سەرۆگۆزیرانم وتووە بە سەرۆگۆزیران بە عەبادی سەرۆگۆزیران عادل عەبدولمەدی سەرۆگۆزیران کاظمی پێش لەوەی ببێ بە ڕئیسی حکوومەتیش دوایەوەشی کە بۆتە ڕئیسی حکوومەت اینجا بە وەزیری دارایی لە سەردەمی هۆشیار زێباریەوە هەتا وەزیری دارایەکانی تر بە وەزیری کشت و کاڵ بە وەزیری بازرگانی بە سەرۆکی پەرلەمان بە 4-5 جار کە من بۆ ئەمە مداخەلم کردو لە ناو پەرلەمان 50 ئیمزام کۆ کردوەوە قەرار دەرچۆ لە پەرلەمانە بێ ئیلزامیان کرد طبعا ئەمە من جهدی ئەکید کەس ئینکاری ناکەم کە زۆرێک لە پەرلەمانتاران لە خەڵکی تر ماندوو بوون بم باسەوە بەس تەنها من ئەوەی خۆمت بۆ باس کەم ئاخر جاریان 3-4 ڕۆژ لەمەوە پێش لەگەڵ سەر کۆمار کۆبوونەوەمان هەبوو دووبارە من ئەم پێشنیارم کردم جەنابی سەر کۆمار تۆ ئەرکێکی گەورەت لەسرە ئەبێ بەشێکی بخەیتە گەڕ بۆ خزمەتی ئەو مشکلانێک کە لە کوردستانەیە ئەوش وەکو چی وتی وەکو ئەوەی جوتیارەکانمان تکاکەم بزەختی خۆت بەکاربێنە لەسەر کازمی لەسەر وەزیری بازرگانی یەکسەر بڕیاریاوتی باشە قسەکە تەواوە سبەینێ وەزیری بازرگانی بانکەم ئێوە ژۆرن لەگەڵی قسە بکەن بگەن ئەنجامێک لە لای من لەوێ وەزیری بازرگانی بڕیاریە کە لەم هەفتەیەکی ئێسێمە تێداین نیوەی ئەو پارەیە کە نزیکەی 500 ملیار دینارە نیوەی ئەو پارەیە بنێرێ هەر بەو سیعرەشی کاتی خۆی کە حکوومەت بڕیاریاوە ینی بەبێ لێکەمکردنەوە نیوەکەی تریشی کە ئەمێنێ بمێنێتەوە بۆ هەندێک گفتوگۆ وتی بۆی کە شقامان لێ نەوروژێ و قەزەکە هین نەبێ هەوڵە دێن ئەوی تریش چارەسەر بکەین بەڵام ئێستا با نیوەی چارەسەر بکەین من دەست خۆشی لێ تەنها لە 2004 تا 2014 و 15 و 16 نزیکەی 500 ملیار دینارە معاشێگە کات نەدراوە باش دکتۆر بە کورتی تەسەورات و زانیاریەکانی بەڕێز جامە مەبەستم ئەوە بوو ینی کاتێک کە بینی هەرێم و بەغدا تێکەچێ ئاوا قەزەی جوتیارانیش نیوەی وەختی ئێمە باکە بۆە یەک هیچی نەبردایە ئەو ڕۆژەش من بە وەزیری بازرگانی وتم ئەوەڵەن ئێوە بەپی قانون حەقتان نییە ئەمە حەقی شخصی فەلاحە لە زیممەتی حکوومەتی اتحادی هیچ پەیوەندی بە علاقاتی هەرێمەوە نییە ئەمە خاڵێکی تر تۆ ئێستا باسی خۆتەی زراعیەکەی و ئێستا باسی گەندەڵیەکەی تمەوەی لە سایلۆکانە گەنمی وەرگرتووە مۆزەفی خۆتان بۆی حکوومەتی اتحادی چۆ لێ وەریگرتووە دوای ئەوە هەموو تاجر و بازرگانە گەورەکان کە لە هەر زوو پارەی خۆیانیان وەرگرتووە پێشوەخت خاڵێکی تر تۆ ئێستا باسی ئەوەکە کە لە تۆ زۆر جواردە گەنم وەرگرتووە خواردوتە و سەرف کردو ڕۆیشتووە تازە بیت دەکەوێتەوە کە وەڵا ئەمە ڕێگوەر نەگیراوە ئەمە هەر قسێکی زۆر هەر عیب بە دەوڵەتی عێراقشتی لەو شێوەیە لەبەرەوە ئەم قسانە کۆتایی پێ بێنن ئەم حەقە سەرف بکەن لەمە دو خطەی زراعیتان چۆنە ئەوتان چۆنە ئەویش بە پێی منطق و مۆزوعی و بەبێ زوڵم خطێکی زراعی تردانێن تحقیق لە لیژنەکانەکەن لیژنەی باژە نێرن بۆ هەرێم محاسبەی لیژنەکانی خۆتانەکەن بەس ئەم مشکلەی حل بکەن کاتەکەم ردۆ بەرەو کۆتایە بەڵام لەسەر انتخابات بە پێی زانیاریەکانی بەڕێستان دو ئەکەوێت یان ئەچێتە مدەی خۆی ئەمڕۆژ دارێکتر کۆمیسیۆن نامەیەکی ناردوو بۆ سەرۆکوەزیران لە 6 مانگی 6 بەڵێ قەناعەتم نییە لە سەرەتاوەتم قەناعەتم نییە مانگی 6 انتخابات بکرێ عێراق ئامادە نییە بۆ انتخابات زۆربەی هەر زۆری هێزە سیاسیەکانش قەناعەتیان بە انتخاباتی پێشوەخت نییە لەبەرەوەی ئەسڵەن عێراق ئامادە نییە بۆ ئەمە یعنی سە چی گۆڕاوە مەسەلەن تۆ ئەتەوێ عێراق چاکسازی تیا بکرێ چی گۆڕاوە تا چاکسازی بکرێ مەسەلەن هێزی سیاسی نوێ چاکسازیەکە ئەوەی کە دێتە سەرکایی سیاسی هێزی چاکسازی نوێ پێویستی بە کاتە خۆی ئامادەکە هێشتا خۆی ڕێک نەخستووە ئێستا تۆڵی ئەوەنەی مانگ من کاندید داخەم ئەوشتا حیزبەکەی بە تەواتی دروست نەکردووە فرێ یعنی ئەگەرم خۆپشاندارانەی کە حکوومەتیان ڕوخان قرار بێ ئەوانە حزبی سیاسی نوێ دروستکەن و هێزی سیاسی ئەبێ کاتی بیتێ بۆ خۆڕێک خستن بۆ بەرچاوڕوون بوون بۆ تۆماری حزبەکان ئەو جموجوڵە هەیە بەس نەگەشتوتە ئەنجام خاڵێکی تر تۆ خۆپشاندەرەکان نیوەی قات و قڕکران فیشێک نرا بەسەر دڵ و دەموچاویانەوە کوژنە کەسی شتا ئێستا نەزانی چییە بوو ئەمە ئێستا ئەم هێزە سیاسی چەکدارانەی کە خەڵکیان ئاوا کۆشت سبینی ڕێگادان هەرم خۆپشاندەرانە بە شەرعێتی دەنگدانەوە هەڵبژێرانەوە بێنەوە بن بە سەرۆکوەزیران وەزیر حکوومەت و پەرلەمانتار حتمما نا یعنی چەکێکی منفەلت لە ناو عێراق هەیە بە تەسەووری تۆ ئەچێتەوە شوێن ئەبێ ئەم چەکە کۆکرێتەوە ئەمانە زەحمەت ئەبێ دێت ئەمە ناکەی کەواتارەتەوێ ئەم نیزامە سیاسیە خۆی بەرهەم بێنێتەوە بە شەرعێتی انتخاباتێکی نوێ کەزانیی ڕۆدا کێشەکە چییە کێشەکەوەی تۆ لەبەر دوو ئەگەرای هێزە سیاسی نوێیەکان کە لەگەڵ ئەو چەکدارانە نین ئەوانە دەرچن چەکدارەکان قبولی ناکەن
ئەگەر هەمان نیظامیش خۆی ئینتاج کاتەوە و تەزویری انتخابات بکەوەمان دەموچاو بێنەوە سەردەستات ئەو خۆپشاندەرانە قبولی ناکەن لە هەردوو حاڵەتەکە عراق بەرەو کارەسا دەڕوا لەبەرەوە ئەبێ ئەم کارەسەتە پێشی لێ بگیرێ بەوەی تۆ بڵێ چۆن انتخاباتێکی پاک ئەنجام بدەم گۆڕانکاری لە نظامی سیاسی عراقا دروست بکە نەگەر انتخابات ئەنجام بەم و لە کۆڵی خۆ بیکەمەوە بەڵێ دوا سەرنجی بەڕێز دکتۆر سەبارەت کۆی بەرنامەکە دوا سەرنج دوا پەیامت بۆ خەڵک من دوا پەیامم بۆ حکوومەتی هەرێمەوەیە ئەوەندەی زوڵمتان کردووە لە خەڵک تا ئێستای تر بەسە کاتیەوە هاتووە یەکەم بی لە خۆتان بکەن و دەسڵاتەکەی خۆتان بکەنەوە دوای بی لە خەڵکی تر بکەنەوە بۆ ئەمەش پێویستان بەوەیە ڕێکەوتنێکی محتەرم و کۆنکرێتی لە زووترین کاتە ئەنجام بن ئەگینا وەکو یاسای قەرز ئەوە فەرزەکرێ لەسەر ئێمە کە هیچ کامان نامانەوێ ئەم توڕەهاتە ژەندە میدیا دەستی پێکردووە ڕایگرێ دەستی چەوری خۆی نەسڕێ بە کەسا ئەو پەرلەمانتارایی کە لەگەڵ ئێمە ئەو 15 پەرلەمانتارە بەشایەتی فراکسیۆنی پارتی وێکێتیش لە ناو پەرلەمانی عراق خەڵکی بە شەرەفن نیشتیمان پەروەرن لە یاسای قەرز کە ئاخر یاسا بوو لە پەرلەمان دەرچێت لەگەڵ پارتی وێکێتی چوونە ژوورەوە لەگەڵیشیان هاتنە دەرەوە هاوڵێز بوون لەگەڵیانە ئەگەر خیتابی هەندێک لەم پەرلەمانتارانە بە دڵی هەندێک لەم سەرکردانە نییە و ڕەنگە وشەی زبری تیابێ ئەوەی تیابێ ئەو معنەیوانە لە میدیای عەرەبی ئەوان تەحریزی خەڵکیان کردو وای لێ هاتووە قەزێکە خۆیان چاکچاکەزانن لە کێوە تێک چووە قەزێکە زۆر لەوە قوڵترە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر موسە نامین ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عراق لە فێدراسیۆنی یەکێتی ئیسلامی و لە هاوپەیمانی ئەندامی هاوپەیمانی هیوە زۆر سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ